لا هەرکوێکەن و بینەری زوو منەم کاتتان باش ئەگەر بیرتان بێ هاوینی ئەم ساڵ پاییزیش ئەوانەی کە پێشبینیان بۆ کەشوهەوا کرد ئەیانوت ئەم ساڵ زستان لە هەرێمی کوردستان زستانێکی سەختە بێ لە ڕووی سەرماوە لەکانی گەرما زۆر دابۆزن و لە ڕووی بارانبارینی شۆڕاستیەکەی بارانێکی زۆرە بارێ و پێدەچێ زیاد لە جارێک لافاو لە هەرێمی کوردستان ڕوو بدا ڕوویدا نەخێر وان نەبوو پێشبینیەکان وەکو خۆیان دەرنەچوون ئاساییە یان نا پێشبینیەکانی کەشوهەوا لە چوارچەوەی گۆڕانکاریەکانی ئاو هەوایە وەکو خۆیان نەبن پێشبینی نەکرێن هەندێک جار بەرزی و نزمی با بڵێن ڕاست و هەڵە لە پێشبینیەکانە ببن یان نا مە ئاساییە بێگومان ئەم ساڵ لە هەرمی کوردستان بارانێکی زۆر کەمباریوە کرێ کاریگەری لەسەر ڕەوش و دۆخی کەشوهەوا لە هەرێمی کوردستان و ژینگەش لە هەرێمی کوردستان هەبێ بە کشت و کاڵیشەوە بە ئاو بە هەموو ئەوانەی دیکەی کاکرێ ئێکەمی باران و وشکە ساڵی ئەگەری وشکە ساڵی بە دڵنیاییەوە هەرچەندە نازانم پێی ئەگەینیان نا هەموومانە کرێ کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان و لەسەر زۆر لانی هەرێمی کوردستانە بێ ئەمە پەیوەستە بە ڕسمێکی گەورەترەوە کە ساڵانێکە لە دنیای لە جیانە باسەکرێ و تا ڕادەیەک ڕەهەندێکی ئابووری و سیاسیشی بە دڵنیاییەوە سەرباری ڕەهەندە مرۆییەکەی ڕاندێکی ئابووری و سیاسیشی لە خۆ گرتووە قسەی زۆری لەبارەوە کرێ بەڵام چەندی جێبەجێکراون قسەکان بە کۆبنەوەکانی کۆپ ئەوەی لە ئەخیریان کۆپ 29 بووە هەموو ئەو ڕێکەوتانی دیکە کە پێشتر کراون بە دڵنیاییەوە پێ ناچێ ئەو قسانەی کە کراون بەشێکی باشیان لە چوارچەوەی دەستگرتن بە دایکە زەویەوە جێبەجێ کرابن من لە ڕسمە گەورەکەەوە بە گۆڕانکاریەکانی ئاو هەوا دەست پێەکەم و دێمە سەر کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان لەگەڵ دوو میوانامانە گفتوگۆکەم دکتۆر ساڵح نەجیب مامۆستایی زانکۆ بە ڕێزیان لە ستۆدیۆکانمان لە زووم ئامادەن دکتۆر بەخێربەی لطفت هەیە دکتۆر مەنسوور سۆهرابی پسپۆڕی ئێکۆلۆژی و ژینگە ئەویش بە ڕێزیان لە ئەڵمانیاوە بە سکایپ لەگەڵمانە بێت دکتۆر ئێوەش سلااوان لێبێ بەخێر بێن بۆ زووم ئەگەر دەرفەتم لطفت هەیە دەرفەتم بی من لەگەڵ دکتۆر ساڵح حەدەست بە گفتوگۆکە بکەم دکتۆر دووبارە بەخێر بێ وادارم زۆر باشبی پێم خۆشم گفتوگۆیاکەین من عادەتەن شتی وشک و سیاسی و ئەوانە بەڵام ئەمەی مەسلەی کەشوهەوا بە دڵنیاییەوە پرسێکی گرنگەوە ئەو تامل هەرمی کوردستان کاریگەریەکانی ساڵانێکە ئەی بینین لەبارەی گۆڕانی ئاوهەوا و قەتیزبوونی گەرما بە دڵنیاییەوە ئاگادارن ئێوەش دوو تێگەیشتنی سەرەکیمانەیە هەندێکیان پێیان وایە ئەمە حەقیقیە ڕاستیەک هەیە پێی ئەڵێن گۆڕانی ئاوهەوا و قەتیزبوونی گەرما یەکێکی دیکە با بڵین تێگەیشتێکی دیکە هەن یەکێکیان ترەمپە کە بۆ بە سەرۆکی ئەمریکا باوەڕێکی وای بە مەسلەی گۆڕانی ئاوهەوا ئەوانە نییە نازام گونجاوێیان نابڵێم بەڕێستان سەر بە کام تێگەیشتنن بە کام بیرکردنەوەن دەستخۆشیتان لێ یەکەم طبی من حەزەکەم وەکو دەستپێشێک یعنی و پشتیوانیەک بۆ قسەکەی بەڕێزت کە یعنی با بڵێن بەرەی جیاواز هەیە ڕای جیاواز هەیە لەسەر مۆزوعە من هاوڕاتم هەر لە خودی ئەمریکایە ینی با بڵێن دیموکراتیەکان پشتیوانی لەوە ئەکەن کە گۆڕانی کەشوهەوا هۆکارەکەی مرۆڤە بەڵام ئەوەی کە جمهوریەکانە و سەرۆکایەتی ترامپ بە دلیلەوەی کە لە ئیتیفاقی پاریس شایەوە لە کۆپی ینی 21 لە ساڵی 2015 هەر لەسەر ئەمەش دوو فلیم پێشکەش کرا فلیمێکیان ناوی چی بوو ڕاستێکی نەخوازراو کە با بڵێن دیموکراتەکان دەریان بڕی سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا کە مرۆڤە بەڵام جمهوریەکان پێشەوانەی حاڵ فلیمێکیان پەخش کرد لە کەناڵی با بڵین کەناڵێکی بریتانی وتیان ئەمە درۆیەکی گەورەی چەواشەکاریە ئەم گۆڕانی کەشوهەوایە ینی بارودۆخێکی سروشتیە و مرۆڤ هیچ ڕۆڵێکی نییە کەواتە ئەو ئاراستەی کە ئەوە بانکێشت بۆ ئەوە کە ئەم گۆڕانکاریە باڵێن گۆڕانکاری سروشتیە ینی بۆ ئەم سەردەمە و بۆ ئەم کاتە من وەکو کەسێکی ئەکادمی هاوڕانیم لەگەڵێ هاوڕانیم زانست چیمان پێڵێ زانست طبی بە حکمیەوەی کە خۆم پسپۆرێکم با بڵێن بەرگەهەوایکی مای بەرگەهەوە
زانست ئەومان پێڵێت کە ئێمە لە دەستپێکی ینی باڵێن شۆڕشی پیشەسازیەوە هەندێک گازی گەرمکەرەوە هەیە کە پێوترێت گرین هاوس گازز کە دوم ئۆکسیدی کاربۆنە CO2 نایترس ئۆکسایدە ئۆزۆنە میسینە ئەمانە مرۆڤ دەرئەنجامی چالاکیەکانیان بە تایبەتی سووتانی باڵێن سوتەمەنیە نەوتەکان باڵێن فۆسیل فیۆلی پێوتێت وقودی ئەحفۆری پێوتێت ئیتر نەوتی خامە گازە خەڵوزی بەردینە ئەمانە کاتێک ئەسووتێ وەکو سەرچاوی وزە ینی بەشێکی زۆر لەم گازانە ئەکەنە ناو بەرگە هەواوە لە گازی باڵێن کە گرین هاوس گازی پێوتێت و ئەو شەبەنگی جیاواز ئێمە لە تیشکی ڕۆژەوە بۆمانێت ئینفرارێتمان هەیە با بڵێن ڤیزیبڵمان وێت ینی تقریبا حوت شەبەنگی جیاواز ئەشعی گامامان بۆیە ئێکسڕەیمان بۆیە ئەڵترافایولێتمان بۆیە یەشێک لەو شەبەنگانە کە ئینفرارێتە کاتێک کەیت ئەگاتە عرز ئەوێ بگەڕێتەوە ینی ڕفلێکشن کا بگەڕێتەوە بۆ بۆشایی ئاسمان ئەم گازانە ئەو تایبەتمەندێتیان هەیە کە ئەو گەرمی هەڵەمژن گەرمیەکە هەڵێمژن تیشکێمە بە کوردی چی پێڵێ پێم وا بێ لە ئەشعی تحت حمرا ینی ژێر سوور و سەر و بنەوشەی سەر و بنەوشەیەکە ژێر سوورەکە ژێر سوورێکە ئەو وزە گەرمی کە پیانە ئەم گردی گازانە هەڵێمژن و گەرم ئەبن و ئەم گازانە خۆیان بە سروشتی هەن ئەگەر بە سروشتی نەبووانایە پلەی گەرما ئەو کاتە ینی باڵێن تقریبن 33 پلە کەمترە بوو لەو پلەی کە ئێساتیان بەڵام ئەو گازانە یعنی دەرئەنجامانە لە شۆڕشی پیشەسازیەوە ینی ئەو کاتە بۆ نمونە گازی دۆمۆکسیدی کاربۆن ئەو کاتە 280 ppm بووە بەش بووە لە ملیۆن بەڵام ئێستا کە وێزگەی ماونالۆ هەیە لە ئەمریکا پیاوانەی ئەکات گەیشتۆ بە 425.3 ینی سێکە لە 280 بۆ 425 وە ساڵ لە دوای ساڵ بە تێگرا وەکوی کە سەرچاوەکان ئاماژەی پێکە ئێستا ساڵانە نزیکەی ینی بۆ ساڵی 2024 نزیکەی 40 ملیار تەن گازی ئۆکسیدی کاربۆن کەوتێتە ناو بەرگی هەواوە ئەمە ینی هۆکارە بۆی کە ینی با بڵێن گەرمبوون ڕووبە گۆڕانی کەش و هەوا ڕووبات و بە ترشبوونی ئۆقیانوسەکان بەشێکی لە ساسی ئەم گازە لە ناو ئۆقیانوسەکان ئەتوێتەوە بە ترشبوون ڕوئەیە و ئیکۆسیستمی ئاوی ئەشێوێنێ ئەجا ئەم گەرمبوونە پێبەپێی هەڵکەوتەی جوغرافی ناوچەکان هەر لە جەمسەرەکانەوە لە پۆڵەکانەوە جەمسەری باشوور بۆ جەمسەری باخو کاری تێکراوە بە ڕەنجێک یا بە سەر ئەوە بە تایبەت دکتۆرگیان بەڵام ئەوەی من با بڵین هەندێک گەڕانم بە دوایە کرد دوانیان زۆر کاریگەریان هەیە دووگا زۆر کاریگەری هەیە لەسەر گەرمبوونی بەرگەهەوە دۆمۆکسیدی کاربۆنە گوایە لە 64 گەرمبوونەکە پەیوەستە بەمەوە ئەمە ئاماری نەتوێ گرتووەکانەوە میسانیش لە 16ەیە چالاکیەکانی مرۆڤ خۆی تا چەند بەشدارن لە دەرکردنی ئەم دوو جۆرە گازە پیشەسازی زۆربەی با بڵێن کامیان دەرەکە کام جۆرە گاز دەرەکەوە سەر بە گازە گەرمکەرەکانن یان نا خۆ ئەگەر ئەوانەی کە کۆماریەکانی لەن نەخێر ئەمە دەستی سروشت خۆیەتی با بڵێن هۆکارەکە خۆی سروشتیە بە گوێرەی قدرەتی با بڵێن بوونی ئەو گازانە خۆیان بێ بە سروشتی لە ناو بەرگە هەوایە تێگەیشتنە کۆماریەکە بە تەواتی هەڵەیە تێگەیشتێکی ڕاستیەکەی کرچووکاڵە بەدڵنیایەوە تێگەشتێکی کرچووکاڵە و من ینی بەڕاستی خۆشحاڵیش نەبووم کە ترام گەڕایەوە بۆ دەسەڵات یا بە هیچ شێوەیەک پشتیوانی ناکە لە پاریس کشایەوە یەکسەر لە پاریس کشایەوە ینی بەدەل لە کشانەوەی لە پاریس و خۆی هەر ینی با بڵێن ئەم ڕێکەوتن نامی گۆڕانی کەش و هەوایە زۆر بە سستی ئەڕوات ینی هیچ مردوودێکی نییە ینی دوا دەرچەی با بڵێن کۆبوونەوەکەی کۆفی باکۆ ئەوە بوو کە ینی با بڵێن گەشتن بەو قەناعەتەی کە سوتەمەنی نەوتی هۆکارە ئەنێ ئەو سوتەمەنی نەوتی ئێستا لە جیهانە ڕۆژانە 95 ملیۆن بەرمیل ئەسووتێت گەیشتن بەو بڕیارەی کە سوتەمەنی نەوتی هۆکارە وەگەشتن بەو قەناعەتەی کە لە کۆفی پێشتر بڕیاریان نابوو ملیارێ تەرخانکن ملیارێ تەرخانکن بۆ قەرەبووی بەڵێ ملیارە دۆلار بۆ قەرەبووی وڵاتانی کە کەرتێکراون
لەم کۆفە بڕیاریاندا بیکەن بە 300 میلیارد بەڵام 300 میلیارەکە لە چ ساڵێکەوە لە ساڵی 2035ەوە یەکێککە لەو دەرچەی کە دەرچوون لە ساڵی 2035 ینی لە ڕەنگە بەشێک لە وڵاتانی جیهان کاول ببێت دێ بەژێر ئاو ئێستا تۆ بینیت ینی ئەم ساڵ ئەفغانستان پاکستان ئەزانی چی لافاوی بەخۆی بینی چی هەرسی خاک چی خاک ڕاماڵی بوو ینی دووچاری لافاوی گەورە بوون خودی ئەو ئەمریکایە ئەوەی کە ئاگرەکەی لۆس ئەنجلس ئەوەیەک لەو لێکەوتانەی کە تەنها خێرایی بات لەوێ ستۆرم ڕوئیان باشێ لە لێکەوتەکان ستۆرم بەو خێراییە زۆرە بوو بەهۆی ئەوەی کە ناوچەیەکی گەورە لەو کالیفۆرنیایە ئەو لۆس ئەنجلسە سەر تاسەری بسووی جا دێمە سەر شێوازەکانی یان جۆرەکانی کاریگەری گەرمبوونی بەرگەهەواش ڕاستیەکەی لە چی و چیە ئەکرێ ڕنگ باتەوە و دواتریش باسی کورسانەکەم کە ئەکرێت لە چیە ڕنگ باتەوە بەس با دکتۆر مەنسووریش بەشداری تێبینی بچکە لە بەڕێزت حەزت کرد ینی بزانانی سەرچاوەکەی چێ هەچی سەرچاوەیەک کە با بڵێن سوتەمەنی بەکاربێنێت ئەمە هۆکارە دوایی هەچی مەوادێکی ئۆرگانی هەیە کە شیتەڵ ئەبێ لە ناو خاکە شیتەڵ ئەبێ ئەکرێت دەرچەی گازی میسێن بێت و دەرچەی دووەم ئۆکسیدی کاربۆن بێ بەدەر لە نایترس ئۆکساید و بەدەر لە ئۆزۆن کە ئۆزۆن گازێکە خۆی بە سروشتی بوونی نییە بای پرۆداکتە دەرئەنجامی کارلێکی کیمیاوی لە بینی گازی ئۆکسیدی نایترۆجینەکان کە لە دووکەڵی ئۆتۆمبیل دەرەچێ لەگەڵ ڤۆلەتایل ئۆرگانی کاربۆنەکان ئەویشە لە ئەمە با بڵێن پێکەوە کارلەیەکەکەن گازی ئۆزۆن دروستەکەن ئەویشێکێکە لە ئەو گازانە و بەدەر لەوەش کۆمەڵێک گازمان هەیە کە پێوتێ گازی کلۆرۆفلۆرۆ کاربۆنەکان ئەوانەی کە لە بواری سارکردنەوە بەکارهێنن جا حەزم کرد ینی وەلو ینی تۆزە حەزم کرد توانای ئەم گازانە چوونیەک نییە بۆ گەرمکردن کەمترین توانە گلۆبال وۆرمین پۆتەنشەلی پێوتێت بە دووەم ئۆکسیدی کاربۆنەکە یەک توانای هەیە گلۆبال وۆرمین بەڵام گازی کلۆرۆفلۆرۆکاربۆنەکان ئاستەکەیان کەمە بەڵام توانای بە گەرمبوونەکەیان دەیان هزار جاتر زیاترە لە توانای بەسەدا چەنەوە دوان ئۆکسیدی کاربۆنەکە لە سا 64 کاریگەری ئەوە ئەزانی بۆ 64 لە بەرەوەی بڕەکەی زۆر ئەچێتە ناوبەرگەهەوە بڕەکەی زۆر ئەچێتە ناوبەرگەهەوە لە بەرەوە بەشدارێک دەچێت کاریگەری ئەم کەمتر بێت لەوانەی دیکە ئەمە توانای بە گەرمکردنی CO2 گلۆبال کەمترە یەکە بەڵام هینی گازی کلۆرۆفلۆرە کاربۆنەکان هەر چەندە ئاستەکەیان کە چنە ناو بەرگاوە کەمە بەڵام توانەکان زۆرە نایترس ئۆکساید زۆر دکتۆر مەنسوور بمبورە زۆر ڕامگرتی بەڵام ڕاستیەکەی حەزەکەم لە چوارچەوەی تایبەتمەندیەکەی بەڕێزیشتانە کە پسپۆڕی ئیکۆلۆژین با بڵێن ئینسینجامی ژینگەی یان هاوسەنگی ژینگەی تەوازونی بیئی لەو چوارچەوەی شاقسەم بۆ بکەی سپۆڕیەکەی ئێوە چۆن لە مەسلەی گەرمبوونی ئاو هەوا ئەڕوانێ چۆن لێکی ئاەتەوە سلااو ڕێزم هەیە بۆ ئێرانی بەڕێستان و بۆ دکتۆری بەڕێز چێژم وەرگرت لە قسەکانی وەک ڕاستی بێ منیش باوەڕم وایە کە ئەو گۆڕانە لە ئارادایە و ئەوەی کە دەوڵەتی ئەمریکا یا بڵێن ترامپ کشاوەلەوە و یا بەشێک لە ئەمریکایەکان یا لە دنیادا هێندێک کەسانێک کە باوەڕیان بەو شتە نییە و جۆرێک تەبلیغی بۆ دەکەن دەگەڕێتەوە سەر مەسئلەی بەرژەوەندی وان لەو سەنعەتانەدایە کە وا پیسایی ساز دەکەن و بە تایبەتی ئەو شرکەتە نەوتیانە بەڵام ئەو گۆڕینانە بەدی دەکرێت ئێستا بە سەدان جۆر بوونەوەر لە ناو چوون کاتێک کە کەش و هەوا گۆڕانی بەسەردا دێ و پلەی گەرمایی بەرز دەبێتەوە یان نەزم دەبێتەوە ئەوە باعث دەبێت کە ئەو زنجیرەی خۆراکەی کە وجودی هەیە و ئەو شەبەکەیەی کە ساز دەبێت نێتوۆرکێکمان هەیە لە ناو ئێکۆسیستما ئەوە دووچاری گۆڕانکاری بێ کاتێک کە ئەو گۆڕانکاری پێک دێت دەتوانێت ئەوە بۆ خۆی زەمینە سازی ئەوە بێ کە هێندێک ڤایروس و هێندێک حتا نەخۆشی تازە بۆ مرۆڤیش بێتەوە یعنی ئەگەر ئێمە لە ڕوانگەیەکی ئێگۆیەوە چاولەکەن یعنی ئەگەر زۆر خۆپەرستانە وەکوەی کە پێمان وایە کە ئەو تەبیعەتە هەمووی ئەوەیە کە لە خزمەتی بەشەردا بێ یعنی ئەگەڵ دیدگایە مان هەبێ کە مرۆڤ تا ئێستا هەرە و دیدگایشی زۆرتر پەرە پێداوە کە هەموو شتێک لە خزمەتی خۆمدایە و خۆی بەشێک لە ئێکۆسیستمەکە نابینێ ئەگەر بەو ڕوانگەیەشەوە چاوی لێ بکەین دیسان ئێمە
لە خەتەر داین بە خااتری ئەوەی کە گۆڕینی کەش و هەوا ئەو جۆراوجووری کە دەیگۆڕێ دەتوانێت شاور و شت بخاتە سەر ئێمە ینی سلامەتی ئێمە تەندروستی ئێمەش تووشی کێشە بکە و باعیسی ئەوە بێکە ژیانمان مەترسی بکەوێتە سەر. هێستا گۆڕانکاری لە ئۆقیانوسەکاندا هەیە کاتێک کە پلەی گەرمایی دەچێتە سەر یا دێتە خوارێ ئەو بوونەوەرانە لەوێدا تووشی گۆڕان دەبن. خودی ئەوانە دەتوانێت دیسان تاسیری دابنێتەوە غیری مستەقیم لەسەر کەش و هەواکە. یا کاتێک کە دارستان ئاور دەگرێت دەبینی پێشتر هێندێک بوونەوەر یا جیاڕەوەک لە ناو دارستانەکەدا هەبوون یا تۆکەیان هەبوو لە ناو سۆیل سید بانکەکەدا بەڵام نەیانتوانیوە بێن ڕشتێ بکەن یعنی ئەوەی کە بتوانن فەزای ئەویان نەبووە کە ببن بە جایەک یادارێک هەر وا تۆ ماوەتەوە. کاتێک کە دارستان ئاور دەگرێ بە خااتری ئەوەی کە نیسیە لەسەری لا دەچێ ئەوانە دەتوان ینی چی ینی ڕەوەکەکانیش دەگۆڕدرێ خودی ڕەوەک کە دەگۆڕدرێ بوونەوەرەکانی دیکە دەگۆڕ ینی گۆڕانکاریەکی زۆر گەورە دێتە ئاراوە. باش جا دکتۆر بۆ ئەوەی بزانین بە وردی لە چوارچێوی زانستەکەی ئێوە ئیکۆلۆژی باسی چیەکەین ئەتوانی پێم بڵێ پێکاتەکانی هاوسەنگی ژینگەی چین و ئێمە گەیشتونێتە ئەوەی کە ئەم پێکاتانەی کە هاوسەنگی ژینگەیی دروستەکەن پێکەێنن گەیشتونێتە ئەوەی ئەمە هاوسەنگیەکەی لە دەستدا بێ گرفتی بۆ دروست بوو بێ ئەگەر مەسەلەن ژینگەوەکو بازنەیەکی دیاریکراو یان تەندروستی ئاو هەوەکو بازنەیەکی دیاریکراو بکێشین کە لە زانستا ئەمەمان زۆرە بە دڵنیاییەوە ئێمە لە شوێنێکە هەیە ئەم بازنەیە پچڕا بێ با بڵێن گرفتی بۆ دروست بوو بێەوە کۆی سیستمەکەی خستبێتە مەترسیەوە. هێستا ئەو جۆرانەی کە لە دنیادا دەدرێ ینی تۆ لە هەموو یەکڕاست نییە ینی هەم وەکو یەک نییە لە زۆر شۆن گۆڕانکاریەکە گۆڕدرا وەکو دکتۆر ئاماژەی پێکرد سێڵا و لافاوی گەورە دێ لەش زۆر شۆنی دیکە دەبینی کە ئیشکە ساڵی دەبێ و بیابان ساز دەبێت لە زۆر شۆنی دیکە دەبینی کە بوونەوەرەکان تووشی کێشە دەبن حتا وای لێدێ کە مرۆڤ مەجبور بێ کۆچ بکە خودی ئەوانە نیشان دەدا بەستە بەو ناوچانەی و بۆ کاریگەرانی کە هەیدووە کە بە یەک میزان نییە لە هێندێک شۆن ئەو هاوسەنگێتەوە و تێک چوە لە هێندێک شۆن جوورێکی دیکەی لێ هاتووە لە هێندێک شۆن لە مەرزدایە یعنی ئەوەی کە گەیشتۆتە ئەو کاپاسیتی کە هەیەی ئەو زەرفیەتەی کە هەیەی خەریکە تێدەپەڕێنێ یعنی ئێمە پێ دەڵێن نقطە عەتفێکی هەیە کە ئەو نقطە عەتفە خەریکە تێپەڕ دەبێنی ئاستانەکەی ڕەت دەکات کاتێک کە ئەوە ڕەت دەبێ ئیتر گەڕانەوە بۆ دواتر زۆر زەحمەت دەبێ ینی ئەو گۆڕینە ئەوەندە قورس دەبێ کە ڕەنگە ئێکۆسیستمەکەی تۆ بگۆڕ ینی ئێمە خۆی تەبیعەت مەسیری سەکسیشن یا بڵین پەرستانەکەی بەرەو کلایمەکسە ینی حاڵەتێکی کە بتوانێ بگاتە جێگایەکی کە پڕ لە بوونەوەر و بڵین جۆراوجۆرێکی زۆری تێدا هەیە و ستیبڵە ینی پایەدارە بەڵام ئێمە کە ئەوەی کە گۆڕینی کەش و هەوا دەبینین باعث بۆ کە ئەو مەسیری پەرستاندنە لە زۆر شۆن تێکچێ هێستا بۆ نمونە لە زاگرۆس لە کوردستانی ڕۆژهەڵاتدا مەسیری پەرستاندن تێک چووە دارستانەکانی زاگرۆس تووشی کێشاتون ینی لە جیادوەی کە بەرەو کلیماکس بڕۆن خەریکە دەگەڕێتەوە دوایە چی بەسەر دێ کاتێک کە دارستان لەبین دەچێ خاک ڕادەماڵدرێ سێڵاو دێ وەزیەتەکە دەگۆڕدرێ بیابان وردە لەوێ ساز دەبێ یعنی لە جیادوەی کە ئێمە بەرەو جەنگەڵ و دارستان بڕۆین بگەڕاوینەوە بۆ دوایە دەگەڵ ئەو گۆڕانەیدا دەگەڵ ئەو گەڕانەوە بۆ دوایە بوونەوەرەکان و سیستمەکە هەمووی تووشی گۆڕان دێت جاواتە هێستا لە زۆر شۆن دەبینین کە کەمترین کاریگەریان هەبوو لەسەر ئەو برنەسەری پلەی گەرمایە یعنی ئەوانە وڵاتانێک هەن کە پیشە سازیان نەبووە نەوت بەکار ناهێنراوە زۆریش پاکوخاوێن ژیاون بەڵام زۆرترین ئەسەری لەسەروان کردووە بەخاطری ئەوەی کە ئەو وڵاتانە ناتوانن خۆ لە مقابل ئەو کێشانەی کە دێتە پێشێ ڕابگرن کەواتە زۆرترین خەساری بۆ بەروان کەوتووە وەکو دکتۆری ئاماژەی پێکرد بڕیار بوو یارمەتی دەربێ بەو پارانەی کە تەرخانیان کردبوو لە کۆپەکاندا کە بە باوەڕی من ئیتر ئەوە تێکچوو و وڵاتانی دیکەش لەبەر ئەمریکا تووشی ئەو مەسەلەیە دەبن کە ئەو پارانەی تر بە شێوەیە خۆی لێ بزنەوە کە کێشەکە قوڵتر دەکاتەوە یعنی لە نەهایەتدا من بۆی کە زۆر درێژەی دانەدڕم لە نەهایەتدا ئەو وڵاتانەی کە هیچ نەقشێکیان تێدا نیە خەریکە زۆرترین خەساریان وەبەردەکەوێت و ئەوە کێشەیەکی گەورەیە بۆ مرۆڤەکانی بێدەستەڵاتی فەقیری لەو وڵاتە هەژارەکان و بێچارەکاندا
هەر ئەوەشە لەوە چێوای کردبێت کە بڕیارێکی دکتۆر ینی بڕیارێکی باش گشتگیر و بنەڕەتی لەبارەی ڕاگررتنی گۆڕانکاریەکانی کەشوهەوا یان ئەوانەی کە کاریگەریان لەسەر گۆڕانکاری کەشوهەوا هەیە بڕیارێکی یەکلاکەرەوە بدرێ. شتێک هەیە دکتۆر زۆر جار ئێمە لە ڕاگەاندن کە مەسەلەن راپۆرتەکانی نەتوێگرتووەکان دامەزراوەکانی دیکەی ژینگا بینین ئەڵێن پلەی گەرمی زەوی گەیشتۆتە نزیکی 1.5 پلەی سەدی بەرز بوونەوە 55 ینی بەرزی تێپەڕ ڕوونە. اینجا تۆ ئەمەم بۆ باسکە بۆ ئێمە بەردەوام کە با بڵێن کاری لەسەرەکەین لە ڕووی میدیاییەوە وەکو مەترسی باسیەکەین ئێستا تۆ بۆم دەرفەتە بۆم ڕوونکەرەوەمە بۆچی مەترسیە؟ طبی من حەزەکەم یەک دەستخۆشی بۆ بەڕێز دکتۆرەکەم ینی کۆمەڵە زانیاری زۆر تەندروست و سەنگینی خستە پێمان خۆشە. بڵێ من حەزەکەم ینی ئاماژە بکەم بەوەی کە لەی گەرما لە ئیتیفاقی کیۆتۆ لە ساڵی 1997 ئەمە کۆپی سێ بوو ڕێکەوتنێکی نێودەوڵەتی گەورە کرا کە نێڵن با بڵێن ئەو گازانە ئەندازیان لە ناو بەرگی هەوا بگا بۆ حەدەی کە پلەی گەرمەگا بگا بە 1.5 ینی دائمە پلەی گەرما سنووردارکەن نێڵن لەوە بترازێ چکە لەوە بترازێ لێکەوتەی زۆر گەورە بێت لێکەوتەی گەورەی زۆر گەورەترین گەرما لەسەر جەمسەرەکان لەسەر پۆڵەکان ڕوویاوە بە تریلیۆنەها متر مکعب بەفر تواوەتەوە کولی ساڵێک 3 میلیمتر ئاو بەرزە بێتەوە. ئەمە کاریگەریەکانی ئەوەیە کە گەیشتون بە 1.5 و زیاتر بەڵێ تێپەڕیوە لە ساڵی چەندەوە تێپەڕیوە ئەم ساڵی پار و ئەم ساڵی 2024 باشە گەرمترین ساڵ تۆمار کرا لە مێژووی با بڵێن هەسارەی زەوی لە دوای دەستپێکی شۆڕشی پیشەسازیەوە گەرمترین ساڵ تۆمار کرا. ساڵی 2023 گەرمترین ساڵ بوو بەنسبەت ساڵەکانی پێشوو کەواتە ئەمە بەڵگەیە بۆی کە گەرمبوون بەردەوامە گەرمبوون بەردەوامە و مرۆڤ با بڵێن وڵاتان دوو ئۆپشنیان لە بەردەمە ئۆپشنێکیان یا ئەوەیە ئەدەپتیشن کەن خۆیان بسازێن لەگەڵ ئەم گونجە ئەم گەرمبوونە طبیعی و بەتەنها مرۆڤ لەسەر ئەم هەسارەیە نییە ئێمە لەسەر ئەم هەسارەیە یعنی با بڵێن کۆمەڵگەیەکی بایۆلۆژیمان هەیە کە زیندە هەمەجۆری پێوترێ بایۆدایڤەرسیتی پێوتێ ئەم بایۆدایڤەرسیتیانە هەندێکیان ئەوەنە هەستیارن وەکو بەڕێز کاک دکتۆر ئاماژەی پێکرد ئەمانە بەشێکی زۆری لە ناوچوون بەرەو قڕبوون چوون UNEP ئەڵێ لە ساڵی 1990ەوە هەتا ساڵی 2016 لە تقریبا 68 زیندە هەمەجۆری لە ناوچووە زیندە هەمەجۆری لە ناوچووە هەندێک بوونەوەر هەیە زیندەوەر هەیە کە تەنها ژماری سنوورداری ماوە بەرەو قڕبوون ئەڕوا بەرەو ئەکستینکشن ئەڕوایانی نامێنێ ئێستا بەطریقەکان کە لە ئیکۆسیستمێکی ینی بەستەڵەکە ئاژین ینی لانەی ژیانیان ئەوەیە پێشبینیەکرێ بۆ ساڵی 2100 ئەگەر ڕەوشەکە بەم شێوەیە بەردەوامێ بەطریقەکان نمێنن. دکتۆر لەبارەی ئەو 1.5ەوە کە بەرزتر بۆ تەوانێ قسەیەکە بۆ گەر بگاتە دوو مەترسیەکە زۆر گەورە بێ و پێشبینیەکان 1.5 مەترسەکە گەورەیە 1.5 مەترسێکە گەورەیە ینی ئێمە ینی کاتێک ئەم گەرمبوونە ڕوئەیات ئێمە بە پێی جیاوازی چۆنەکان لەسەر ئەم هەسانێ کارتێککردنی جیاواز ئەبێ لە هەندێک وڵات وەکو بەڕێز کاک دکتۆر وتی ئێستا ناوچەی ئێمە کە عێراقە ناوچەی ئێمە کە عێراقە ینی با بڵێن نەکە عێراق ئەم منطقەی شەرقی ئەوسەتە بەگشتی عەرەبی سعودیە ئوردونە یەمەنە ئەمانە هەمووی یەک ژینگەی هاوشێوەمان هەیە ناوچەکەمان ڕوو لە بیابان ئەبێت ئەبێ بە بیابان کە تۆ خاکت بوو بە بیابان ینی تر کشت و کاڵت نامێنێ ئاسایشی خۆراکە نامێ و دوایە ڕوو لە وشکایەتی ئەکا سەرچاوی ئاوت نامێنێ ئێستا وڵاتی عێراق لە ساد نەوەتی ئاوی لە دەرەوەی بۆیت جا من دکتۆر یەک کێشەی تریشەیە لێرە ینی کێشەیشتر ئەوەی کە گرفتەکە قورستر ئەکا زیاتر ئەکا دانیشتوان لەسەر ئەم پلانێتە ساڵ لە دوای ساڵ زیاکە لە ماوەی 100 ساڵە نزیکەی 5 ملیار خەڵک زیای کردووە تۆ گۆڕانی کەشوهەوا لەگەڵی زیابوونی دانیشتوان ئەمانە هەردووکی فشاری گەورە لەسەر ئەم هەسارێ و لەسەر ژیانە جۆرەکان دروستەکەن ڕاستەکە مرۆڤ ئەتوانێت تا حدێ خۆی پارێزراوکە ینی ئەدەپتیشنکە یا خۆی بسازێنێ ئەی بوونەوەرەکانی تر ئێمە بە تۆڕی با بڵێن خۆراک بە تۆڕی وزە لەگەڵم ئەم بوونەوەرانەی تر لەگەڵ ئەم زیندەوەرانەی تر ڕایەڵەمان هەیە هەر کاتێ ئەم نێتە تێکچوو ئەم زنجیرە خۆراکیانە چێکچوو پێوتێ فودچێند
یعنی با بڵێن نێتی خۆراکی ئەمانە تێکچوو ئەو کاتە ژیانەکان هەمووی ئەکەوێتە مەترسیەوە. سەرەکی ترینیان دکتۆریانی ئێستا بۆ نمونە مرۆڤ بۆی بتوانێت بژی خۆراکی پێویستە، هەوایەکی تا ڕادەیەک پاکی بە دڵنیاییەوە پێویستە، ئاوی پێویستە، ئەمانە گرنگن. لەکوێیە ئەکرێ یەکێک لەم شتانە یان هەمویان بە یەکجار ئیتر مەترسیان لەسەر دروست ببێ؟ ئەگەر ئێمە ئاوا بڕۆین راپۆرتێکی دیاریکرا و توێژینێکی دیاریکرا و باسی ساڵی چەندەکا کە ئێمە هەوامان گونجاو نابێ بۆ نمونە هەڵمژین گرفتی گەورەمان بۆ دروستە بێ، گەرمە بێ، لە ئەو سیستمی خۆراک با بڵین بازنەی خۆراک گرفتی بۆ دروستە بێ. هەرچەنە ئێستا زەوی زۆر لە قودرەتی خۆی زیاتر ڕاستیەکەی ئێمە زەختی لێکین فشاری لێکین بۆی خۆراک بەرهەمبێنێ و لە ڕووی ئاویشەوە دەستکەوتنی ئاو. بەڵێ پرسیارەکان ینی بەڕاستی زۆر بوون بۆ وەڵامانەوە. ینی پرسیاری یەکەم بدەوە بوو کە یەکەم بۆ نمونە بۆ خۆراکەی بەڵێ مشکلی خۆراکمان بۆ حالیان ڕۆژی 28,000 کەس لە عالم لە برسا ئەمرێت. ئێستا بەپێی ئەوە پەیوەندی بەوە هەیە کە خۆراکەمە یان باش دابەش نەخێر لەبەرەوەی ژینگەی ناوچەکەی ژینگەیەکی لەبار و تەندروست نییە. لەبەرەوە ینی بەشی زۆری خاکەکەی بیابانە وەسەرچاوی ئاوی پێویستی نییە، لەبەرەوە بەرهەمی خۆراکی و کشتتوکاڵی وەکو پێویست بە ئاکام ناگا، لەبەرەوە ینی دووچاری برسێتیە بن. ئەمە فاکتێکە ئەبێ پێی لێ بدەین و ینی وەکوی کە پێشتیش ئاماژەم پێکرد ئێمە PVP ناوچە جیاوازەکان کارتێکراو ئەبین، ینی لە هەموو ڕێکە و کاتێک ئەو هەوایە بەتەنها ینی گازی گەرمکەرەوەی تێ ناڕژێت، بەڵکو کۆمەڵێک گازی تریش دەرەچێت کە گازە کوشندەکانە. بەشێکتر لەو گازانە هۆکارن بۆ ئەو نەخۆشیانی کە ئەمڕۆ مرۆڤ دووچاری بوون. WHO ئەڵێ ساڵانە نزیکەی ینی 4 بۆ 7 ملیۆن کەس لە جیهانە بەس بە پیسبوونی هەوا ئەمرێ. کۆمەڵێک گازی تر هەیە، ینی تۆ کە ئەم سوتە منیە سووتێ بە تەنها گازی دووەمۆکسیدی کاربۆن و ئۆزۆن و با بڵێن ئەم گازە گەرمکەرەوە میسین و ئەمانە ناکاتە بەرگەهەوە لەگەڵ نایترس ئۆکساید، بەڵکو دەیان گازی پۆلی ئاڕۆماتیک ئەکاتە ناو بەرگەهەوە، دەیان گازی ئۆرگانی و نائۆرگانی کە ئەکات NO2 ئەکات SO2 ئەکات، کاتە هەواکەشمان پیسە، هەواکەمان پیسە. ئێستا بەس لەبارەی ئاوەچی لەبارەی ئاوەکەشمان ئاورەکەشمان یان دووچاری چەندەها گرفتووە. گەورەترین کێشەی ئاومان ئێستا ینی تێکەڵبوونی مادەی پلاسیکە، ینی ساڵانە بە ینی وەکوی کە ئاماژە پێکرێت، ینی ساڵانە بە با بڵێن ملیۆنەها متر مکعب یا طن لە مادەی پلاسیکی تێکەڵ بە ئاوە بێت. اینجا ئەم تێکەڵ بە ئاوە لەگەڵ توانەوەی دووەمۆکسیدی کاربۆن لەگەڵیا لەگەڵ دیاردەی لەنینۆ ئێلنینۆ کە ڕوو ئەیاتە هۆکار بووی کە بەشێکی زۆری ئەم بوونەوەڕاونە زندێوەڕانەی کە تۆ لە بیئەی ئاویا هەتە بەرەو نەمان بچێت هەر بە مادە پلاسیکێکە سەدان باڵندە سەدان بوونەوەری ئاوی ئەمڕۆ قڕ بووە قڕ بووە. جاو مادە پلاسیکێ بەدەل لەوەی کە ینی کاریگەری لەسەر ئیکۆسیستەمەکان هەیە، سەرچاوەی سەرەکیە کاتێک کە ئەسووتێ بە تایبەتی کاتێک کە ئەسووتێ سەرچاوی سەرەکیە بۆی کە بەشێکی زۆر لەم گازانە دەرکا و لە گازە کوشندەکانیش دەرکا. زۆر ڕوونە کەواتە ئێمە ینی با بڵێن لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ڕوویەکە لەم بارودۆخی ئێستا کە تێئاشین کارتێکرای زۆر ڕوونە. دکتۆر ئێوە لە مەسلەی با بڵێن کۆی ژینگە یان سیستمی ژینگەیی بە دڵنیاییەوە باشە زانن، ئێمە بۆچی کاتێککە باز لە گۆڕانکاریەکانی ئاوهەواکەین زیاتر قسە لەبارەی بەرگەهەواوەیە گەرمبوونی بەرگەهەوا لە کاتێکە مەسەلەن ئێمە ئەکرێ پرسی دیکەش ببینین، ئایا هەمویان سەرچاوەکەیان لە گەرمبوونی بەرگەهەواوەیە ئەو کاریگەریانەی دیکە ئابینین یان نە با بڵێن هەر یەکەیان هۆکاری دیاریکراوی خۆیان هەیە، بۆ نمونە توانەوەی بەستەڵەکەکانە، بەرزبوونەوەی ئاوە بە بیابانبوونە، کەمی بارانبارینە، هەموو ئەو پرسانەی دیکەیە. ئەسڵی مەسەلەکە لە با بڵێن پێکهاتی ژینگەییە لە تەوازوونی بیئیە، مەسلەی گەرمبوونی بەرگەهەوای ئەوانەی تری بە دوایەت یان چی؟ با پێش ئەوە با من شتێک بڵێم ئەوەی کە پلەی گەرمایی کە زیادی کردووە و 1.5 لایداوەک پێم خۆشە زۆر ئێمە باسیەکەین.
ئەو مامناوەندیە دەزانی ئەوە نییە خۆ بڵێ کۆی زەوی هەموو 1.5 دەرەجە زیاد بۆ ئەوە نییە ینی لە هێندێک شۆن 5 دەرەجە چۆتە سەر لە هێندێک شۆن 2 دەرەجە لە هێندێک شۆن 9 دەرەجە لە هێندێک حتا بگرە هێندێک شۆن سارتر بوونە جا ئەوە وای کردووە کە ئەوە ببێتە مامناوەندیەکەی هێستا بۆتە یەک لەبارەی کوردستانەوە چی دکتۆر کەڵم کوردستان باشوور ڕۆژهەڵات ڕۆژ ئاواوە باکووریش هیچ شتێکتان لایە بزانن ئێمە بەرز بینێتەوە چیمان من بزانم ئەوەیە کە زۆر گەرم بووە یعنی ئەوەی کە من دەزانم ینی دەبێتە دەوروبەری تقریباً 3 دەرەجە زیاتر گەرم بووە ئەوەی کە من ئاگاداری بم یعنی ئەوە نییە ئێرە زۆر گەرمای ئاگاداری زانستی توێژینەوە بەرمەبنای توێژینەوە دەزانی ئەوەی کە من با پێت بڵم بەداخەوە لەسەر ئەوانە کاری زۆر زانستی قوڵ نەکراوە بڵێ لە هەرێمی کوردستان یا لە کوردستانی ڕۆژهەڵات و شتە کار نەکراوە بەڵام بەپێی هێندێک ئامار و داتا کە من بۆ خۆم بۆ نمونە سەیری داتاکانم کردو لە 50 ساڵی ئەخیرەوە من مەسەلەن ڕۆژهەڵاتم چاودێ کردووە هێندێک شۆن لە ڕۆژهەڵاتدا 3 بگرە 3 دەرەجە پلەی گەرمایی چۆتە سەرێ یعنی ئەوە هێندێک شۆن 2 دەرەجە چۆتە سەرێ هێندێک شۆنمان هەیە بەڵام زۆر ناوچەیەکی بچووکن تا 5 دەرەجە چوونە سەرێ یعنی خۆی ئەوە هەر لە کوردستانەوە دکتۆر بەڵێ لە کوردستان لە نمونەی مامناوەندیە یعنی ئەوانە مامناوەندیەکەی دەبێتە ئەوەی کە هێستا دەڵێن لە کوردستان نزیک 3 دەرەجەیە لەوانەیە کە ئەگەر لێکۆڵینەوەی باشی تێدا بکردرێ ڕەنگە هێستا لە هەموو کوردستاندا ئێمە ببینین کە لەسەرەوەی 3 دەرەجە گەرماییمان هەیە بە نیسبەت 500 ساڵی ئەخیرەوە یعنی دوای لەو 100 ساڵەدا بێنی باشە لەبارەی پرسیارەکەەوە دکتۆر بۆچی بەرز تەرکیزمان لای بەرگە هەوایە گەرم بوو بسمە سەرەوە چاو لە بێمە کۆی زەوی ژیان چۆن بەرهەم دێ ینی چ شتێک باعیسی ژیانە یعنی ئەمە بۆەوەی کە بژین پێویستیمان بە نور هەیە پێویستیمان بە ینی تیشکەیە خۆر بە گەرما هەیە بە ئاو هەیە بە خاک هەیە بە هەموو ئەوانە دخالەت هەیە کە نمودارێک ساز دەکات پێ دەڵێن نموداری شێلفۆرد یعنی ئەوەی کە ئەتۆ بتوانی ئێکۆلۆژیکال نیشێکت هەبێ کە لەوێدا بژی ینی هەموو بوونەوەرێک ئێکۆلۆژیکال نیشێکی هەیە کە لەوێدا دەژی لەوێش چۆیە ئەوەی کە ئەوانە لانیکەم لە مامناوەندی نزیک بن یا مینیمۆم تا ماکسیمۆمێک بۆ فاکتۆرانە هەبێ ئەگەر نەبێ خۆ بوونەوەرەکە ناتوانێت بژی کەواتە ئەوانە پێکەوە پەیوەندیان هەیە یعنی ئێمە وزەکی ئەسلەکەمان لە خۆر وەردەگرین باشە ینی خۆر سەرچاوی نورە سەرچاوی گەرمایە و سەرچاوی ژیانە باشە ئەوە باعیز بووە کە ئەسەری ینی ئەو ئفکتی یا ئەو ئەسەری کە نور هەیەی زۆر بێ و بگرە کاتێک گۆڕانکاریەک لەسەرەوە پێکدیانی لە جەوی زەمینەوە پێکدێ کاریگەری لە خوارەوە هەیە یعنی ئەتۆ لیتۆسفێرت هەیە ئێکۆسفێرت هەیە باشە بایۆسفێرت هەیە کە سێ ئەوانە هەموو پێکەوە هایدرۆسفێریشت هەیە هەموو ئەوانە لە شوێنێکدا یەکتر دەگرنەوە کە ژیان تێدا هەیە باشە یعنی تۆ بۆ نمونە ڕیشەی دارێکی تۆ کاریگەری کەش و هەوا کاریگەری لەسەر ڕیشەی دارێکەیە خۆڵەکە تاسیری تێدا هەیە ئاوەکە تاسیری تێدا هەیە تو ناتوانانی لێکیان جیاکەوە یعنی بوونی ئەو بوونەوەرانە و مانەوەیان لەسەر زەوی پەیوەندی بە هەموو ئەوانەوە ڕوونە ئێمە باسی هەوامان کرد دکتۆر حەزەکەم لەبارەی هینەوە زەریاکانەوە قسم بۆ بکە ئەگەر قسەیەکی دیاری کراوە هەبێت چونکە گەرم بوون و من دەمهوێ باسی شتێکی دیکەش بڵم کە پێشتر ئاماژەی پێکرا بەجێ ماین بۆنە ئەوەش بڵم لە ژیبشتمدا هەبوو ئەوەی سەرچاوەکانی بۆ مرۆڤ لە هێستا لە کۆی زەویدا وەزعەکە چۆنە یعنی ئەوەی کە ئەو سەرچاوانەی هەیە هێستا لە 12 مانگی ساڵ ئەو سەرچاوانەی کە بەشەر مرۆڤ هەیەی لەسەر زەوی بەشی 7 مانگ بینی 6 بۆ 7 مانگ دەکات یعنی هێستا ئێمە نزیک 5 مانگمان کەسری هەیە و ئەو بەراوردەی کە هەموو ساڵە دیکەن نیشان دەدا کە هەر کەم و کەمتر دەبێت دەگاتە جێگایەکی کە ئیتر سەرچاوە نامێنێ ئەوە زۆر خەتەرناکە ئەوەم بوو دەبویست باسی بکەم زۆر بە کورتی دیاردێکمانەیە لەباری زەریاکان پێم وە بێ هینی پێڵێن نینیۆ و نینیا ئەمە چییە کە کاری ئەلنینۆ و لەنینۆ باشە ئەمە چ کاریگەریەکی هەیە دکتۆر لەسەر ئەم گۆڕانی ئاو هەوایە پێم وە بێ 2 ساڵ 3 ساڵ جارێ ئەمانە ڕوئەدە ئەوە لێکەوتەی گۆڕانی کەش و هەوایە لەنینۆ ئێلنینۆ کاتێک بەڕێز بەڵێ
فەرموو دکتۆر. دەزانی وەکو دکتۆر باسی کرد ئەو گۆڕانکاریانەی کە هێستا هەیە مەسەڵەن ئێلنینۆ کە ڕوودەدا گۆڕانکاری پلەی گەرمایی دێتە پێشێ بە پێی وەی کە لە زریادا پلەی گەرمایی دەچێتە سەر. ئەگەر لانینا ڕووی دەدا دەبینی کە پلەی گەرمایەکە دێت خۆی ئەوە باعث دەبێت کە ئەو سیکلۆنانە تێک بچن یعنی ئەو کەش و هەواکە تووشی گۆڕین دەبێت. بەڵام من چەند سەرچاوەی زانستیم دیوە کە دەڵێ لەگەڵ ئەوەی کە پلەی گەرمایی چۆتە سەرێ دیاردەی گەرمابوونی کەش و هەوا یعنی و گۆڕانکاری کە لە کەشووادا هاتووە ئەو پەدیدانە پێشتر بەو شێوەیە نەبوون کە ئێستا دەدیترێ یعنی ئەوە زیادی کردووە هەم لەباری زمانیەوە زیادی کردووە هەم لەباری کاریگەریەوە زیادی کردووە جاوە دەگەڕێتەوە بۆ زۆر شتی دیکەش ها یعنی کاتێک کە گۆڕینی کەش و هەوامان هەیە تۆلەرەنس تێک دەچێت یعنی ئەتۆ ئەو ئاداپتیشنەی کە هەتا وەکو پێشتر نییە یعنی خۆت ناتوانانی زۆر ئاداپتە بکەیت ناتوانانی تۆلەرەنسێکی باشت هەبێت جا چون منزورم لە ئێکۆسیستمەکەی ها ئێکۆسیستمەکە تۆلەرەنسەکەی کە تێک دەچێت باشە بە دیاردەیەکی دیکەی کە لە سروشدا هەیە کاریگەری زیاتری دەبێت بە نیسبەت پێشتر ئەگەر دیاردەکەش گۆڕانی تێدا نەهات پێ ئەگەر وەکو خۆشی بوو بێ بۆ نمونە بڵێن فەر هێندێک کەس دەڵێن کە ئێلنینۆ و لانینا ئەوانە پێشتر هەر هەبوو باشە ئەگەر هەبوو بێش بە ئەندازێ کاریگەریەکی کە هەیەتی زۆر زیادی کردووە ینی ئەسەرەکە زۆر گۆڕانی بەسەردا زۆر ڕوونە دکتۆر باسی کوردستان بکەین گرنگە بەلامەوە ئێمە کاریگەریەکانمان بەرکەوتووە یان نا بە دڵنیایی ئێوە لە زانکۆن و ئەکرێ با بڵێن ئەگەر هەوڵی زۆر گەورەش نەبوو بێ بە دڵنیایی و هەندێک توێژینەوە و پرسی دیاریکرا و کرابێ ئێمە لە ناو کاریگەریەکانی گۆڕانی ئاو هەوایەن یان ناگەرتیاین بە چ ڕادەیەک کامەی بەر ئێمە کەوتووە ئێمە شتی دیاریکراومان هەیە مەسەلەن باران کەمەبارێ بە بیابانە بین لافاو دروستە بێ بەرزبوونەوەی ئاو بۆ ئێمە نابێت چونکە لە سەر دەریانین ینی کۆمەڵێک پرسی دیاریکراو هەن کامانە ئەکرێ بەر کوردستان بکەون دەستخۆشیت لێکەم وەکو بەڕێز کاک دکتۆر وتی ئێمە ئەسارەی زەوی 5 بەرجی هەیە بەرجی کرایۆسفیر ینی بەرجی بەستەڵک کە ئەمڕۆ کاریگەری گەورەی تێکراوە ینی بەستەڵەکان ینی بەرەوتوانەوە ئەچوون بە تایبەتی جەمسەری باکوور ینی بەرەوتوانەوە ئەچێت لەبەرەوەی پلەی گەرما وەکو بەڕێزی وتی ینی نزیکەی 3 پلە زیاتر لەوێ بەرز بۆتەوە لە تێگرای پلەی 1.5 ئەجا ئەمە بەرجی بەستەڵک یینە سەر بەرگەکانی تر کە بابلێن هۆکارن ئێمە بەرجی هەوامان هەیە کە بەرجی هەوامان هەیە هەچی گۆڕانکاری کەش و هەوایە لە ناو بەرجی هەوا بێت ئەم بەرگە لەگەڵ بەرجی ئاوی هایدرۆسفیر دائیمە لە ئینتەراکشنال لە کارتێکردنن لەسەر یەک ینی بەوەی کە پلەی گەرمای بەرگە هەوا هۆکارە بەوەی کە ئاوی بابلێن هایدرۆسفیر بەرز بێتەوە پلەی گەرمای بەرز بێتەوە کە پلەی گەرمای بەرز بۆ ئیکۆسیستمەکەی تێکەچێت کەواتە سەرتاسەری جیهان بەم گۆڕانکاریانە کارتێکراون بەڵام ئەی بۆ وەکو یەک نین ئاخر چون یەک نین لەبەرەوەی کە پێگەی جوغرافی ناوچەکان لەسەر هەسارەکە جیاوازە تۆ لە ناوچەی پۆڵەوە هەتا بۆ هێڵی ئیستیوا کەش و هەوا خۆی بە سروشتی کەش و هەوای هێڵی ئیستیوا لەگەڵ ناوچەی بەستەڵەکان یعنی جیاوازە ئەجا ناوچەی مەداری ئەچی جیاوازە ئێستا منطقەی ئێمە ناوچێکی مەداریە تۆ بینی 4 وەرزی جیاوازمان هەیە هەر وەرزەی تایبەتمەندێتی خۆی هەیە کە پێم وابێ ئەوەش بە شێوەیەک لە شێگان خەریکە کورتە بنەوە بە تایبەت بەهار و پاییز بەڵێ یەکێک لە گۆڕانی کەش و هەوا یانشێ لە لێکەوتەکانی گۆڕانی کەش و هەوا یەکەم پاش و پێشکەوتنە لە وەرزەکانە دووهەم زیابوونی جیاوازی پلەی گەرمایە لە بینی شەو و ڕۆژە ئێستا جیابوونی پلەی گەرما لە بینی شەو و ڕۆژە ئێمە زۆر بە ئاشکرا هەستی پێکەین ئەبینین دەپ لە جیاواز ئەبێت لە شەوە ئەڕوا بۆ پلەی هەندێک جارەکەی ڕووی بۆ پلەی 0 بەڵام لە ڕۆژە 0 لە ڕۆژە بوو بەدە ئەمەش گۆڕانی یعنی لێکەوتەی گۆڕانی کەش و هەوایە لێکەوتەی گۆڕانی کەشوە بەدەلەوە هەورە تریشقا ئێستا بە هۆکاری گۆڕانی کەش و هەوا ینی ئەندازەکەی زیای کردووە ئەکستریم وێڤەری پێوت ئەمە باسی کوردستانەکەی بەڵێ لە سەرتاسەری عالم لە کوردستانی باسی کوردستانم بۆ بکە کاریگەریەکانی چیا بەرمان کەوتووە لە کوردستانەکە ئەو کاریگەرانی کە بەر ئێمە کەوتووە یەکەم با بڵێن بەرکەوتەی شەپۆلە گەرمەکانین لە هاوینە و ئەم شەپۆلە گەرمانە تەنانەت ناوچەی ئەوروپاشی گرتوێتەوە
پرتغال و ئیسپانیا و ئەمانەی گرتوتەوە و پێشببینیەکرێ بەپی دراسەیەکی کۆمیسیۆنی ئەوروپی ینی بۆ مەودایەکی جیاواز کردویانە بۆ مەودایەکی جیاواز 2000 بۆ 2030 بۆ هەفتا بۆ ینی 2200 یعنی لەم ماوە ینی ساڵانە نزیکەی ینی 500,000 کەس بەس بە شەپۆلی گەرما بڕوە کە پێشتر ئەو شەپۆلی گەرمایە نەبووە و ئەم شەپۆلی گەرمایە ڕووی لە هەندستانیش کردووە لەبەرەوەی کە ئاستی شێ لە ناو بەرگە هەواکانە زۆرە و کاتێ ئەم گەرمایە ئەبێت لەوێ زیاتر کاریگەریان تێکرێت چکە ئاوەکە گەێنەرێکی باشترە بۆ گەرما ئێمەژە سە هاوین گەرمامانە بێ زستانیش باران نابارێ ئەوە کاریگەریەکەی ئێمەزانی بەرکەوتێ چێبین یەکێ لەو لێکەوتانە ئێستا زۆر باشکرا هەست بە گۆڕانی با بڵێن پلەی گەرما ئەکەین لە بینی شەو ڕۆژە هەست بەوە ئەکەین کە وەرزەکانمان لێ تێک چووە کە ئەمە وەرزانە تێگەچێت ئەمە سەر لێ شێوان ئەکا لە ڕووەکەکان ڕووەکەکان بە پێی ئیکۆلۆجیکەل ئیندیکیتەر ئیشەکەن کە ببینن پلەی گەرما گەیشتوتە ئاستێک لەبار و گونجاوە گوڵ ئەکات بەردروزەکە لە پڕ شەمپۆلێکی سەرمایەت هەمووی قڕ ئەکا و لە ناوێ ئەبا ئەی بارانبارین چی دکتۆریانی ئەم ساڵ باران کەم باری زۆر ساڵ لە ماوەی ڕابردووە ڕاستیکەی باران کەم باری وە وشکە ساڵیمان بینیوە پەیوەندی بە و گۆڕانی ئاوهەوا هەیە کە بەدڵنیاییەوە ئێستا یەکێک لەو لێکەوتانەی کە عێراق ئەگرێتەوە ئێمەش بەشێکین لە عێراق ینی ئەو ئێمە ناوچەی بەحری ئەبێسڵی متەوەسط کارمانتێکە ئەوان مەناخێکی قاڕیت کارمانتەیەکات مەناخێکی قاڕی کاریانتێکە ئەبینین زۆر بە ئاشکرا ینی با بڵێن دراوت ینی وشکایەتی وشکە ساڵی خۆی ینی 4 وشکە ساڵی کشتتوکاڵی هەیە وشکە ساڵی میترۆلۆژی هەیە وشکە ساڵی هایدرۆلۆژی هەیە وشکە ساڵی با بڵێن ڕەهەندی ئابووری کۆمەڵایەتی هەیە لە سەرو هەمویانەوە وشکە ساڵی میترۆلۆژی کە ڕوویاوە کە کەمترین دابارین ئەبێت ئەبینیت کانیاوەکانت بەرە وشکایەتیە چووە ئاوی ژێرزەویت بەرەو نەمان ئەچێت وای لێت کە ئەمانە نەما ئەو کاتە وشکە ساڵی بۆ کشتتوکاڵیش ڕوو ئەیات کە وشکە ساڵی میترۆلۆژی ڕوویە ئەو کاتە ڕەنگایەتەوە لەسەر کشتتوکاڵی و ڕەنگێکیایەتەوە لەسەر هایدرۆلۆژیش زۆر ئەمانە ینی با بڵێن لێکەوتەی گەورن بە هۆکاری گۆڕان لە ڕێژەی دابارین و ئەکرێت دابارینەکەش ئەکستریم وێدەر بێ ینی با بڵێن ڕێنستۆرم بێت کاتێک دابارینێکی بۆ بێت لە 2 ساعتە 3 ساعتە هەمووی داباری 6 ملیم دابارینت هەبێ ئێمەش هیچ احتیاطێکمان بۆ نەکردووە بەنداومان نەکردووە بەرگریمان نەکردووە ئەبێتە هۆکاری چی ئەم لێزمەی داب ئەبێتە هۆکاریەوەی وەکو لە ئەفغانستان ڕوویا وەکوی لە پاکستان ڕوویە داڕمانی زەوی کشتتوکاڵی زەوی کشتتوکاڵی لە ناوەچێ زەوی کشتتوکاڵی هزارها ساڵی هێتا دروست بێت ئەمڕۆ نەتەوەی گرتوەکان ئەڵێ کولی ساڵێک 58 ملیار متر مکعب زەوی کشتتوکاڵی لە دەر ئەچێت لە کاتێکا دانیشتوان زیاکە کەواتە قات و قڕی و برسێتی زیاکات بۆ هۆکارە زۆر ڕوونە دکتۆر مەنسوور تۆ باسی کوردستانم بۆ بکە ئەوە بیتر ڕوونە کە کاریگەریەکانی بەر ئێمە ئەکەون ئێمە چیمان پێکرێ بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆی کاریگەریەکانی ئاوهەوا بەو شێوەی کە بەر ئێمە کەوتووە ئیتر لە بەرزبوونەوەی پلەی گەرمایە لە کەمبوونەوەی دابارینە هەر چۆنێکە بتوانین ڕایگرین یان کەمیکەینەوە بزانی با من شتێک لێ ڕاماژە پێ بکەم مەسئلەی دابارینەکان من پێداچوونەوە یەکم بەسەردا کردووە دابارینەکە ڕێژەکەی زۆر ئەوەی کە بڵین ینی معنادار زۆر گۆڕانی بەسەردا نهاتوو لە بای ڕێژەوە بەڵام شتێکی کە ڕوویداوە ڕێژەکە مەسەلەن ئەگەر لە بۆ نمونە لە ناوچەیەکی وەکو مەهاباد 380 میلیمتر باران دەباری هێستا ئەو 380 میلیمتری کە دەبات لە ساڵێکدا دابارینی هەبایە کەوتووەتە مەسەلەن 3-4 مانگ 2 مانگ 3 مانگ خۆی ئەوەیە کێشە ئەسلێکە کە تووشی ئەو ئیشکە ساڵانەمان دەکات کە دکتۆر باسی کرد یعنی ئەگەر ڕێژەی دابارینەکەشمان نەگۆڕدرابێ لەباری ینی لەباری ئستاتیکەوە گەر باسی لێ بکەین بڵێنەوە معنادار نییە بەڵام چون چینێ چون ئەمە بە ساڵ چاوی دەکەین لە ئەوەڵی پاییزەوە تا ئاخری هاوین وەکو ساڵی ئاوی دەڵێن ئێمە مەسەلەن دابارینەکەمان ئەوەندە بوو دەی باشە دابارینەکەی تۆ ئەوەندە بوو پێشتر ئەو دابارینەت بە ساڵێکی هەبوو لە زستان و لە پاییز و لە بەهاردا لە 9 مانگاندا دابارینت هەبوو تۆ بەڵام هێستا ئەو دابارینەی تۆ بۆتەی 2 مانگان ئەو ئەمە حەلی هەیە دکتۆریان نا مەسەلەن چۆن نەتوانین ئێمە بۆ نمونە کاریگەریەکەی کەم بکەینەوە دەی
جابا پێت بڵم ئێستا مەسەڵەن دێمەکار تووشی کێشە هاتووە کە گۆڕراوە یعنی ئێستا لە پاییزدا تۆ کە تا چاندنت هەیە باران نییە دەبێت چ بکەیت دەبێت بە پێی سێناریۆ تازەکان بە پێی ئەو ڕوویدادە تازانەی کە هەیە تۆ دەبێت بەرنامەی کشت و کاڵێکت بگۆڕی دەبێت ئاڵوگۆڕی بەسەر بەرنامەی کشت و کاڵ دابێنی بە چاندنی جیایەکانت دەبێت گۆڕانکاری بەسەردابێنی کە تۆ هندێک جیای تازەتر دەبێت بچێندی کە بە پێی ئەو شەڕایەتەی کە خەریکە دێتە پێشێ یعنی تۆ لە پلان داناندا ینی ئەو کاری حکوومەت و دەوڵەت و دەم و دەستگا و جێگای یەکۆڵینەوە و زانسکا ئەوانەیە کە بێن ئەوانە کار بکەن بۆ چەندین سێناریۆ یەک ئەوەی کە ئێمە توش ئیشکە ساڵی دەبین دەی باشە بۆ ماوەی 4-5 ساڵان ئیشکە ساڵیمان هەیە دەبێت چی بکەین چی بچێنین ئایا دەتوانین بچێنین ئایا ئێمە دەبێت بەرەو ئەو خانە پلاستیکی لای و گرین هاوسانەی و گوڵخانە ئێمە پێ دەڵێن لای ئێمە ئەوەی کە لە ناو ئەو خانووی پلاستیکیانە نازان لایەوەی پێ دەڵێن هێستا لە دنیادا سمارت فارمینگ هەیە یعنی تۆ کشت و کاڵێکی هۆشمەند و سمارت هەیە کە لە ناو ئەو بەیسلا گوڵخانەیانەدا جیایەکان وە تەسا ڤێرتیکاڵ عەمودیە ئاوی زۆر کەم بەرهەمی یەکجار زۆر هەموو شتێک لە ئێمە بڕۆین بۆ مەسیرە چون خاکەکەمان تووشی کێشە هاتووە دابارینەکە تووشی گۆڕان هاتووە و لەو بەرەوە کشت و کاڵێکی تۆش جواب ناداتەوە یعنی ئەو کشت و کاڵێکە هاتە کابرای وەرزێر بە وەزعیەتی کە خەریکە دێتە پێشێ ئیتر بۆی سەرفە ناکات تەکنیکی تازەمان بۆ کشت و کاڵ پێویستە بۆی بتوانین تخوا دکتۆر زۆر بە کورتی جوابیان پرسیارم بەرەوە شتێکی بە ناوی دزینی هەوریان نا وەڵام من خوێندنەوەی من ئەوە ناڵێ با من شتێک بڵێم بەس بە پەلە کاتم کەمە دەزانی شتێکمان هەیە بەنیوی ڕین شادۆ لە شۆنێک کە بەرزایی هەیە یعنی ئەوەی کە چێ و شت هەیە باشە و پێشوی کە هەڵماومان هەیە دەچێتە سەری هەور ساز دەکا هەورەکان لەوێ دابارین دەکەن لەو دیوی شاخەکانەوە هیچیان پێ نامێنێ بۆ نمونە میسالێکی زۆر بەرچاو چێوەکان یا شاخەکانی ئەلبورزن لە شمالی ئێران یەک نزیک 1000 کیلومتر شاخە ئەو لای بەحری خەزەرە لای تەڕەفی بەحری خەزەر باراونێکی یەکجار زۆرە دارستانە هەمووی جەنگەڵە و وەکو شیمال دەناسرێ لەو بەریەوە 5 کیلومتر دیە ئەولاتر تۆنێلێکی دێ ڕەت دەکەی لە کنچالووسەوە دەبێتە بیابان دەی باشە ئەوە هەورە خێرە هەورەکانیان لەوێت دزی لەوێیاندانا ئەگەر هەور دزین هەبایە ئەگە هەور دزین هەبایە ئیسرائیل و ئەمریکا هیچ هەورێکیان لە دنیا نەدەوێت باش دکتۆر تۆ بە کورتی قەناعەت پێیان نا ئەزان چیە ئەمڕۆ وڵاتە زلهێزەکان ئەو توانانیان هەیە کە کار لە چینەکانی بەرگە هەوا بکەن وەکو تەکنیک هەیە با بڵین وەکو تەکنیک ئێستا وێزگەی هارپ هەیە وێزگەی هارپی ئەمریکی هەیە کە مەبەستیانە کار لە چینی ئایۆنۆسفیرکن کە چینی ئایۆنۆسفیر چینێک کەوتۆتە بینی میزۆسفیر و سێرمۆسفیر ئەکرێ ینی با بڵێن پلەی بە ئایۆن بوون بە ئەندازەیە کەم بکەنەوە یا زیاد بکەن کە بتوانن گۆڕانێک لە وێزگە بکەن دوای ئەوە ئەکرێت دیراساتی تر هەیە ئەمڕۆ ئەکرێت بۆ ئەوی لە کاریگەری تیشکی با بڵێن ئینفرارێت کەم بکرێتەوە هەندێ تیمێکی توێژینەوە هەیە ئەنوێ هەندێک پێکاتە بکانە ناو بەرگە هەواوە ئەو پێکاتانە ڕێگری بکە لە هاتنی تیشکی ئینفرارێت بۆی بە گەرمبوون ڕوونەیات و با بڵێن قسەیەکی تریشەیە کە با بڵێن ئەڵێن هەندێ مەوادی کیمیاوی هەیە کە ناوی کیمتریل ئەم کیمتریلانە ئەکرێت هۆکار بن بۆی کە لە ناوچەیەک دابارین زیاکەن چکە بریتێ لە مەوادی کیمیاوی جیاواز بارێومە ئۆکسیدی زیوە ینی کۆمەڵی پێکاتی نیکڵە بە شێوەی با بڵێن ئاوێتەکان ئەکرێتە بەرگە هەوا بۆی کاتێک کە دابارین دروست ئەبێت ناوچێکت هەبێت کە ئەو دڵۆپانەی لەسەر ینی با بڵێن گەردەکانی ئاوی لەسەر چڕ بێتەوە بۆ بە سروشتی ئەو دڵۆپانە ئەو ناوکە هەیە ئێمە خاکەمان خاکی میشکانیە بەڵام هەندێک جار ئەڵێن ئەگەر بێت ئەو دەنگ کۆڵانە ئەو ناوکانە زیاکرێت و پلەی گەرماش دابەسێت ینی لە کۆتایی هەموو دابارینێک لە کۆتایی چینی یەکەم ئەبێت کۆتایی چینی ترۆپۆسفیر ئەبێت کە پلەی گەرما هەتا 52 پلەدا ئابەزێت یایە هەور و دابارین هەمووی لەو جێگەیە بێت ئەگەر تۆ توانیت لە ڕێگەی ئەو مادانەوەیە پێی بڕژێنی ئەکرێ بەوەی کە ینی با بڵێن دابارین کەم بکەیتەوە یا دابارین زیاکرێت ڕوونە
سپاس دەکەم دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ گەلێک سپاس دەستت خۆش بێ دکتۆر منسوور سۆهرابی پسپۆڕی ئەکۆلۆژی و ژینگە لە ئەڵمانیاوە لەگەڵ مابووی گەلێک سپاس بۆ تۆش دەستت خۆش بێ ڕێزت هەیە باس دەستخۆشیتان لوتفت هەیە دکتۆر بەدوعا